معنی بزانی چنه و با چنه آخام ریره و آیا لەگەڵ نۆژەنکردنەوەی دوکاندارەکان قەرەبوو ئەکرێنەوە یاخودنە بۆ ئەم مەبەستە میوانداری بەڕێز مەسعود کاڕۆژ جێگری پارێزگای هەولێرمان کردووە لەسەر نۆژەنکردنەوەی بازاری لەنگە. کاک مەسعود بەخێر بی خۆشحاڵم ئەمڕۆ لەگەڵمانی لە راپۆرتەکەی کوردستان 24 ئەو دوکاندارانەی بازاری لەنگە دڵخۆش بوون. بەس داواکارێکیانە بوتی ئەمانەوەی لەگەڵ نۆژەنکردنەوەکە قەرەبووش بکرینەوە ئەمە ئەکرێت. وەڵا لە سەرەتای ئمە باسی مێژووی بازاری لەنگە بکەین. تەمان بازاری لەنگە یەکەم جار کە دروستکرا لە شوێنی داونتاونی ئێستا بوو، لە چەند کەپرێک دروستکرا بوو. ئەو کەپرانە بوو ئیتر بە شێوەیەشی زۆر ناڕێک دروستکرا بوو، ئەسڵەن خەدەماتی ئاو و کارەبا هیچ نەوع زۆر خەدەماتی چیدا نەبوو. بەداخەوە ئەو جاریش چەند جارێکی سوتا ئیتر بۆ ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان قەرەبیان بکاتەوە و ئەو خەڵکانی کە لەوێ ئیش دەکەن ببنە ساحەبی کەسابەتێک، ئیتر ئەو شوێنە هەڵبژێدرا کە ئێستا لێ دروست کراوە بینی شەقامی 40 مەتری و 100 مەتری. ئیتر ئەو دوکانانەی لەوێ هەبوو هەمویان نەقل کران گواسترانەوە بۆ ئەو شوێنە. ژمارەیان لەو کاتیشدا ئەوەی کرێتی بوو کە ناوێن لێنرا بوو کرێتی، هەروە ئەوەی شوێنەکەشی هەبوو ئەوانە هەمویان زەویان بۆ تەرخان کرا، ئەوان لەسەر حسابی خۆیان ئەو دوکانانەیان دروست کرد. بەڵام ئەو کاتیش دیسان کە دروست کرا ڕەنگە هەندێک پێویستی بە هەندێک وەکو بڵێن بواری ئەندازەیی هەبوو، هەندێک خەدەماتی ئەندازەیی هەبوو لە بابەتی ئاو و کارەبا و ئەوانە ئەو کاتی نەکرابوو. بەداخەوە لە 2018 سوتاوە کە سوتاوە حکوومەتی هەرێمی کوردستان وای بە باش دەزانی کە خۆی بچی سەرپەرشتی نۆژەنکردنەوەکەی بکە. ئیتر ئەو نزیکەی زیاتر لە 3 ملیار دیناری بۆ تەرخان کرا. لیژنەیەک دروست کرا ئەو کاتی لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و لایەنی پەیوەندیدار لە ئاو و کارەبا و شارەوانی. ئیتر ئەو سەقیفانەکان بۆ دروستکرا کارەبایان بە شێوەیەکی ڕێکوپێکتر بۆ ڕاکێشرا، ئاویان بۆ دابین کرا، لە شێوەی دیفاع مەدەنی شتیان بۆ دابین کرا. ئەو ئەرزیەی کە قوڕب و لەوێندرێکە لەو شوێنە بۆیان سەد کرا، کاشی کرا. ئیتر بە شێوەیەکی توانین بڵێن نیمچە مۆدێرنی لێ دروست کرا. بەڵام بەداخەوە ئیتر جارێکی تر تووشی ئەو گرفتە بوونەوە سوتاوە. قەرەبووەکرێنەوە باسی قەرەبوو نا بەخۆی لەبەر ئەوەی ئێمە دەرێن هاوکاری نۆژەنکردنەوەکەیان دەکەین وەکوە تا ئێستا ئەوەی لە پارێزگای هەولێر ئێستا ئەوەی ئێمە باسی لێ دەکەین نۆژەنکردنەوەکەیە. چونکە جاری یەکەم لە جاری یەکەم کە سوتا ئەمساڵ لە مانجی 4 دوکانێکی زۆر زەرەریان پێگەوشت، نزیکەی زیاتر لە 200 دوکان بوو. ئیتر بۆ نۆژەنکردنەوەی ئەم دوکانانە ئەو خەڵکانش لەبەر ئەوەی کاسبن لە مانجی ڕەمەزان بوون، ئیش و کارەکانیان عادەتەن لە مانجی ڕەمەزان زیاترە کە لە جەژنی نزیک دەبوونەوە. ئیتر بەپەلە لیژنەیەک دانرا ڕەنگە هەندێک موافقاتی ئوسولیشمان نەبوو، بەڵام لیژنەکە دەستی بەکار کرد. ئێستا دەتوانین بڵێن ئەو قۆناغی یەکەم بەشێکی زۆری لێ زیاتر لە 100 کیلۆ نۆژەن کراوەتەوە. یعنی خەڵک دەتوانی کار و کاسبەکەی خۆی لە ناو جێبجێ بکاتەوە. بەڵام بەداخەوە جارێکی تر دیسان لە شوێنێکی تر دیسان ئاگر بەر بۆ سوتاوە. ئێستا لیژنەکان خەریکی ببوور ئازانی گێشەکە چیە؟ ینی بۆ نمونە ساڵی 2018 سوتاوە دواتر ڕۆژن کراوەتەوە، بۆ چارەسەرێکی بنەڕەتی ناکەن، بۆ چارەسەری کاتیەکەن، بۆ جارێکتر چارەسەری دەتوانین بڵێم چارەسەری هەتا حەدێکی باشن. بەڵام ئەوەی کێشەکە ڕوو دەداتن بەڕاستی ئەوەیە خاوەن دوکانەکان کاسبکارەکان ڕەنگە ئەو ڕێنمایانێک کە بۆیان دانراوە جێبەجێ ناکەن. یەک لەو کێشە هەرە گەورەکانی بازاری لەنگە ئەوەیە ئەوان بۆ نمە هاوڵاتیەک دوکانێکی هەیە بۆ نمونە سێڤە چارە لە زیاتی ئەوەی ئەو شوێنەی ئەو مەوادەی خۆی هەیەی ئەو کەلوپەلانەی خۆی هەیەی لە ناو دوکانەکەی خۆی دابینێت دەینتی لە پێش دەرکەی دادەنێت کە لە پێش دەرگاشی دانا ڕەنگە بە شێوەی پەردەیەک یان بە شێوەیەک دای دەپۆشیتن. ئیتر دوکان بە دوکانەوە نووسایە، یعنی پێکەوە نووسایە کە یەک دوکان لەو شوێنە بە هەر حەڵەیەک بیتن، جا هەڵەکە کارەبایی بی، هەڵەیەکی ئادەمی زادی بی خۆی کرابێتن وەکو جاری یەکەم. چونکە بەڕاستی جاری یەکەم ئەوە بوو دوکاندارێکە بووە کۆسەرەی لە دەست بووە، لەحیمی لە دەست بووە، پڕشتی ئاگر یەک لە دوکانەکان چووە، ئەوە ئیتر پەڕیتەوە لۆ دوکانی تەنیشت و لۆ دوکانی تەنیشت و لۆ دوکانی ئەو سیستەمی ئاکرکوژێنەوەی تایە بازاری لەنگە. عفو سیستەمی ئاکرکوژێنەوەی تایە، سیستەمی ئاکرکوژێنەوەی تێدا، بەڵام بەڕاستی لەبەر ئەوەی دوکانەکان زەنیتی ئەو ماوادە ئەو کەلوپەلانەی لەو شوێنە هەیە شێوەی گرگرتنەکەی یەکجار سریعە، ڕەنگە نەتوانن وەکو پێویست شێوەی ئاکرکوژێنەوە یاخود خەدەماتی ئاگرکوژێنەوە پێ ڕابگاتن.
بەڵام لەگەڵ داهەوەش هەیە بەڵام تەوەقع دەکەین ئێمە خەلەلێکی لەوی شەبیتن لەبەر ئەوە ئێستا ئێمە ئەوی وەکو پارێزگای هەولێر ئەوی ئێمە لە دوینە یعنی وەکو بڵێن ئەم شوێنانە بڕکەینەوە ئەوە یەکەم جار نێڵین هیچ هاوڵاتیەک یان هیچ کاسبکارێک ماوادەکەی بینیتە دەرەوەی دوکانەکەی خۆی دابنێ ئەو کاتە ڕەنگە ئەگە دوکانێک تەناو دوکانەی ئەو دوکانە دەبی ناپەڕیتەوە بۆ دوکانەکەی جیرانی هەروەها بۆ جیرانەکەی تری ئەو یەکێک لە چارەسەرکردنەکانە ئێستا سەرۆکایەتی شارەوانی هەولێر شارەوانی چوار بەڕاستی خەریکی ئەوەینە دووەم یەکە لە کێشەکانی تر حکوومەت وەکو بڵێ لەناو ئەو 2300 دوکانە تەواجودی نەبووە ئێستا ئێمە باشی دەزانین بەڕاستی یعنی وەکو دائیرەیەک یاخود هۆبەیەکی حکومی ئەو لە ئاسایش بی لە پۆلیس بی لە شارەوانی بی تەواجودی هەبی لەو شوێنە 24 ساعت خوانە خواستە ئەگەر هەر هەڵەیەک هەر کێشەیەک دروست بوو بەتوانی بە ئاسانی بیگەینێ ئەوەی ئێستا ڕووی دەدا بەڕاستی ئەوە بوو یعنی کێشەکە ڕوویدا جارێ یعنی وەکو بڵێن کەس ئاگار تێدا نەکرابەوە ڕەنگە هاوڵاتیەک بڕیاری دەدا یاخود تەلەفۆنێکی دەکرد باشە بڕیارتە نەداوە کاک مەسعود لە ڕووی ئەندازیەوە دەستکاری ئەو بازاڕە بکەن ئێستا ئەوەی دەکردن نوێژەن دەکرێتەوە بەڕاستی ئەو اعتیباراتی لەوە کرایە ئەوی بەشی یەکەم باش وەکو ئاماژەشم پێ کرد ئەگەر ئەو دوکانانە مەوادی خۆیان نین نەدەرێ ڕەنگە 180 کێشەکەی حەل دەبی ئەو 120کەش دەمێنێتەوە ئەمە دەتوانین ئێستا لە سیستەمی ئاکوکوژێنەوە دەتوانین ئێمە پەیڕەوی بکەین ئینشاءڵڵە جاریشتر ئەو شوێنە شتە ڕوو نەداتەوە کۆنتڕۆڵ کراوە کامەرەی چاودێری لە ڕووی پاراستنەوە ئێستا بەخۆ یەک لە کێشەکانیش ئەوە بەڕاستی کامیرەی چاودێری هەموو بەسی هاوڵاتیان بوو ئێستا وەکو حکوومەت ئێمە بەرنامەیەکمان هەیە کامیرەی چاودێری حکومی دابنین بۆ ئەوەی بەڕاستی ئێستا لە جاری دووەم کە سوتاوە ئێمە کەتینە گومان ئایا یعنی بە شێوەیەکی ڕەنگە یعنی بە شێوەیەک لە شێوەکان دەستی خەڵکانێکی تێدا هەبیتن ئێستا لیژنەکان لەژێر لێو کۆڵینەوەی ئینشاءڵڵە لە سەن ڕۆژیدا هەموو ڕاستیەکان بڵاو دەکرێنەوە ئەگەر خوانە خواستە دەستەکی تێدا بیتن طبعا جاری یەکەم ئەمە ڕەنگە 190 زانین ئەو لە حیمە و ئەو کۆسرە بوو لێدا بوو پڕشتی ڕوودا بدورا بوو بە جاری دوم کەتینە گومان ئێستا بە دوواداتیان دوو کەس دەستگیر کراوە ڕاستە لە سوشیال میدیاوانە بڵاو بوو هەندێک سەرچاوی هەواڵباسیانەوە کرد کە دوو کەس لەسەر ڕوودا و دەستگیر کراوە ئێستا هەندێک خەڵک دەستگیر کراون لەژێر لێ کۆنونەوەن یەک لای لەبێتەوە بەڵێ لەگرێ لە کۆنەوەن هەر وەختێک وەکو بڵێن ڕاستیەکان بە چەند ڕۆژتر بەدیار کەوت بە تەواوی وەکو جەنابی پارێزگاریش دوێنێ لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیدا بوون هەموو ڕاستیەکان بۆ خەڵک ئاگادارکردنەوە ئەگەر دەستی خەڵکی تێدا بیتن هەر نەوعەک بیتن ڕوونکردنەوەیکی تەواو لەو بابەتە دەدرێتن زۆر باشە نۆژەنکردنەوەکە کاتی بۆ دیاریکراوەکەی دەست پێ ئەکرێت نۆژەنکردنەوەی قۆناغی یەکەم تقریبا تەواو بووە بەڵام بەداخەوە قۆناغی دووەمیشی هاتە سەرێ ئێستا ئێمە لەگەر لایەنی پەیوەندیدار هەروە لەگەر بەڵێندەرەکەر و لەگەر سەرۆکایەتی شارەوانی هەولێر شارەوانی چار کارەبا ئاو قۆناغی دووەمیش ئامادە دەکەن ئێمە بۆ ئەوەی هاوکاری زیاتری ئەو هاوڵاتیانە بکەین ڕەنگە هێشتان ڕەزامەندیشمان وەرنەگرتووە بەڵام لەبەر ئەوەی خەڵکەکە کار و کاسبی لەو شوێنەیە معیشەتی لەو شوێنەیە ئێمە گوتمان با بچین دەست بە نۆژێنکردنەوەکە بکەین دوای تێچوو شتەکانی ئێمە لەگەر وەزارەتی دارایی و لەگەر ئەو شوێنانە ئێمە ڕەزامەندیان وەرگین و دەست بە قۆناغەکانی پرۆسەی وەکو بڵێن ئەو پرۆسەیە کە پێش قۆناغکە دەبا بکرابایە ئەو شوێنانە بەو شوێنە جێبەجێ دەکەین بەڕێز مەسعود کاڕەش ژێگری پارێزگاری هەولێر سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان کاک مەسعود سپاسمان لەوێ جەناب